دوای چەند سەعاتێک لەو تۆمەتانەی کە سەرۆکی ئەمریکا و وەزیری دەرەوەی ئەو وڵاتە دایەنە پاڵ هێزەکانی سوپای پاسداران لە هێرشکردنە سەر دوو کەشتیە نەوەتەڵگرەکەی دەریای عومان، ڕۆژنامەی نیویۆرک تایمز گومانی خۆی لە لێدوانەکانیان ڕاگەیاند و ئەوەی بە دوورزانی کە ئێران ڕۆڵی هەبوو بێت لەو هێرشانەدا. نیویۆرک تایمزی بەهێزترین و بەناوبانگترین ڕۆژنامەی جیهانی ئەو ڕووداوەی دەریای عومانی بەستەوە بەو ساختەکاریەی کە سەرۆکی 36هەمینی ئەمریکا لیندۆن جۆنسۆن لە ساڵی 1946 دا بەڕێوەی برد کە بە ڕووداوی کەنداوی تونکین ناسراوە، ئەوەش لە پێناوی ئەوەدا بوو کە کۆنگرێس هان بدات بۆ زیاتر دەزوەردانی سەربازی لە کاروباری ناوخۆی ڤێتنامدا. نیویۆرک تایمز راپۆرتەکەی بە شێوەی پرسیار بڵاو کردوێتەوە بە ناونیشانی ئایا هێرش بۆ سەر نەوەتەڵگری دەریای عومان ڕووداوێکی هاوشێوەی ڕووداوەکەی کەنداوی تونکین نییە؟ دواتر دەڵێت لە ڕاستیدا ئیدارەی ترامپ بەڵگەی بڕواهێنەری پێشکەش نەکردووە لەوەی ئێران دەستی هەبوو بێت لەو ڕووداوەدا کە هەرایەکی گەورەی میدیایی بە دوای خۆی داهێنا. ئێرانیش هەر پەیوەندێکی بەو ڕووداوەوە ڕەت دەکاتەوە. ڕووداوی کەنداوی تونکین بە پێی ڕاگەیاندنی هەواڵگری ویلایەتە یەکگرتووەکان دوو ڕوبەڕووبوونەوەی جیایی لە نێوان ئەمریکا و ڤێتنامدا بەخۆوە بینی. لە 2 ئابی ساڵی 1964دا کەشتی سەربازی USS مادۆکس هەڵسا بە کارێکی هەواڵگری لە کەنداوی تونکیندا. 3 بەلەمی سەربازی ڤێتنامی باکوور لێی نزیک بوونەوە و هێرشیان کردە سەری. هێزی دەریایی ئەمریکاش بە ئاگربارانی چڕ وەڵامیان دانەوە و 3 بەلەمەکەیان تێشکاند و 4 سەربازی ڤێتنامیان کوشت. دواتر ئاژەنسی ئاسایشی نەتەوەیی ئاماژەی بەوەدا کە ڕووداوی دووەم لە 4 ئابی ساڵی 1964دا ڕووی داوە. لە ئەنجامی ئەم دوو ڕووداوەدا کۆنگرێس بڕیاری کەنداوی تونکینی دەرکرد کە دەسەڵاتی دایە دەست سەرۆکی ئەمریکا لیندۆن جۆنسۆن یارمەتی هەر وڵاتێک بدات لە باشووری خۆڵهاتی ئاسیادا، ئەو کاتێک کە حکومەتەکەی دەکەوێتە مەترسی دەستدرێژی کۆمۆنیستەکانەوە. بەڵام ڕووداوەکە ساختەکاری بوو. ئەوە بوو لە ساڵی 2005دا راپۆرتێک لە ئاژانسی ئاسایشی نەتەوەی ئەمریکاوە دەرچوو. دەڵێت لە ڕاستیدا هێرشی 4 ئابی ساڵی 1964 ڕووی نەداوە و ساختە و چاواشەکاری بوو. نیویۆرک تایمز دەڵێت بەهۆی ئینتەرنێت و ئەو زانیاریانی لە بەردەستی ڕایگشتیدان دەکرێت دڵنیایی لە ڕاستی و ناڕاستی ڕووداوەکان دەست بخرێت. ئێستا دۆخەکە ئاسانترە لە 60ەکانی سەدەی ڕابردوو. ئەمڕۆ دووری هەزاران میل شتێکی ئەوتۆ نییە، هەرچەندە وێنەی مانگە دەستکردەکانی ئاژانسە هەواڵگریەکان بۆ خەڵک بەردەست نین، بەڵام تۆڕە کۆمەڵایەتەکان زانیاریە دوورەکان لە هەمووان نزیک دەکەنەوە. لەبارەی ئەو ڤیدۆیی کە هێزەکانی ئەمریکا بڵاویان کردەوە و هێزەکانی سوپای پاسداریانیان پێ تۆمەتبار کرد، نیویۆرک تایمز گومان دەخاتە سەر سینارۆی لەغمی دەریایی و باوەرگرتنی دانپیانانی یەکێک لە کەشتیوانەکان کە دەڵێت چەکێکی فڕی و خۆی داوە لە کەشتێکە. سەرلەبەری سینارۆکەی پنتاگۆن بە درۆ دەخاتەوە. ترامپ بە فۆکس نیوزی ڕاگەیاند کە ئێران ئەو کارەی کردووە و ئێوە لە ڤیدۆکەدا بەلەمەکەتان بینی. خب باید ما ببینیم که عاباس موسەوی وتابێژی وەزارەتی دەرەوە ئێران ڕایگەیاند ئەو تۆمەتانە نیگەرانی دروست دەکەن. تاران بڕوای وایە ئەمریکا و هاوپەیمانەکانی لە ناوچەکەدا بە تایبەتی سعودیە و ئیمارات دەهۆڵی شەڕ دەکوتن. ئەڵمانیاش لەبارەی ڤیدۆکەوە دەڵێت ئەو ڤیدۆیە بەس نییە بۆ تۆمەتبارکردنی ئێران. دوای ئەو لێدوانانەی ترامپ ناوبرا و جارێکی تر ڕایگەیاند کە جەنگمان ناوێت و دەمانەوێت بیان گێڕینەوە بۆ سەر مێزی دیالۆگ. من ئامادەم کاتی ئەوانش ئامادە بن، من پەلەم نییە.